هۆکارەکانی نەزۆکی چییە لە پیاواندا؟ هۆکارەکانی زۆرە بەڵام اختصاریەکەین بە دووسێ شت زۆر گرنگە ئەوانەی زۆر دیێن وەلامان و منتەشرە زۆر هەیە لە مناڵ ینی هێشتا لە مشکلەی کرۆمۆسۆماتی هەیە خۆی زگ لە زگماگوی پێرێن لەوانە کرۆمۆسۆماتی مخەربەت بێ کرۆمۆزاتی زیاد بێ کەم بێتن هەیە دووسێ مۆزوعێکی زۆر گرنگە باسی کەین ئەوەی گوونی دانا بڵزیوە لە مناڵە گوونی دانا بڵزیوە دەبێ هەموو ئافرەتێ خوشکەوە ڕێزانە هەمووی باسیەکەین مناڵ هاتە دنیا فەحسی کەم بزانن گوونی دابەزێتەوە شوێن خۆیان نا دکتۆر مەبەستەوەیە لە مناڵی کە لە دایکە بێ ئەگەر گوونی دانەبەزە کاریگەریە بێ بۆ مناڵ بوون بەڵێ بەس ئێمە چپێنێن هەمووی زۆری لە ١٩ دابەزێت فەحسیکەن دابەزیوە یان نا بەڵام ئێمە چیەکەین حتا دانابەزیشێتە 6 مانگ لەسەری چاوەڕێکن خۆی دابەزی دانەبەزی ئێمە بێتە داخوکین دوایەوە بە عەمەلیات دەیکەن دکتۆر ئەفۆم کە ئێستا نەما وەک جاران دەرزی هۆرمۆنات شتەوە لەم ئەلمە تازەیە حتا 6 مانگ چاوەڕێکین دوای ئەوە دەبێت تەداخولکەین تەداخولەکە چیە خۆمان دایەگرین ئەگەر لە زگ بێتن بە نازۆ دایەگرین لە خوارەوە بێتن زیاتر بۆ شوێنە تاواکەی داگرین مشکلەکەمان لەکوێیە زۆری دیێن گەورە بوونە زەواجیان کردووە ئەسڵ نەیانزانیوە گونیان دابەزیوە باشە دکتۆر پرسەرێکی گرنگتر دایکێک کە مناڵەکەی تازە لە دایک بووە چۆن بزانێ کە گونی لەسەرەوەی و دانەبەزیوە دیارە خۆی بەدەست فەحسەکرێ پێستی گون دیارە ئەگەر شتێکی تیابێ وەک ترێ وایە ترێی بچووک وایە ئەمە معنای دابەزیوە ئەوەی تیانێ بێتن مراجعی دکتۆرەکەن ئێمەش هەمان شێ فەحسیەکەین 6 مانگی لەسەر چاوەڕێکن دابەزێت دانەبەزی ئێمە بە عەمەلیاتێکی بچووک دەقەی پێ ناچێ داگرینە شوێنەکەی خۆی لەبەرەوەی ئەمە زۆر گرنگە زۆر دیێن لە تەمەەن بڵین 6 ساڵان و 7 ساڵان نەخۆشمان بۆ دێ گونی بچووکەوە بۆتەوە ئەمە مشکلەی بەس نەک مناڵ بوونش سەرەتانش بۆەکە بۆ مستەقبل ئەگەر لە زگ بێتن یان لە شوێن خۆی نەبێتن دەبێتە نەخۆشی سەرەتان لە گون